بەهۆی غازی سۆپاوە دایکێک و دوو منداڵەکەی لە گەڕەکی خەباتی شاری سلێمانی گیانیان لەدەستدا. دایکەکە تەمەنی 50 ساڵ و دوو منداڵەکەی یەکێکیان تەمەنی 11 ساڵە و ئەوەی دیکەیان تەمەنی 12 ساڵان بووە کە یەکێکیان کوڕ و ئەوەی دیکەیان کچە. برایەکی ژنەکە کە نزیکن لە ماڵیانەوە دەڵێت لە شەوە چەند جارێک پەیوەندیان پێوە کردوون بەڵام وەڵامیان نەداوەتەوە بۆ بەیانی کە دەرگا ناکەنەوە دەرگاکە دەشکێن و دەبینین هەرسێکیان گیانیان لەدەست داوە. سعادە یەکۆنی بوو لێ شار بووم ئەو کوڕێبران پێوتم چشیشی وا بووە هەینە خۆش نەمزانێت تەسام بوو ئەواتە بوو دوێشکانم بوو کاسێکە هیچ نەمانی ڕاستی شتی ناخۆر ساتی بەسەرا کە زانێت دونیاتن سعاد دونی واتە پێوتم لێشان پێ لە دەی شار نەمزانێ بوو تەر پێوتم ئەواتە بوو دوێشکانە بوو هاتۆ ژڕوانی ینی تۆ وتیانە شەو پەیوەندیت پێوە کە جوابی ناوەکەی بوو پێوەندی جوابی نابوو سعاد دوێش بوو جوابی نابوو تەم بەیان سعاد دەوی یەکۆنی بوو هاتە بوو کوڕێبران پێوت ئەوش تەفنی جوابی نابوو تر هاتە بوو زان چییە کێشە چییە کار لەسەر ناوە. شاید حاڵەکان باز لەوە دەکەن ئەمڕۆ چەند جارێک داویانە لە دەرگای ماڵەکە و دەرگاکەیان نەکردوتەوە بەڵام دیارە لە شەوەوە گیانیان لەدەست داوە. ئێوارە بینیان لە دەرۆ مناڵەکان ئیتر شەو ئەمە بەسەرهاتووە برایەکیان دووسێ تەلەفۆنی وەکڵۆ بزانام جوابیانە بە تۆ براکەی کاتۆ دەرگا گەشتکانەوە چێتەوە حاڵەتەکەی بین. تەندروستی سلێمانی دەڵێت ڕووداوەکە بەهۆی کاریگەری غازی سۆپاکەوە بووە. تیمی بەڵگە و تاوان و تەندروستیش دوا بە دوای ئەوە لەسەر بڕیارەکانی پزیشکی دادی کەیسەکە ڕادەستی دادوەری لێکۆڵینەوە دەکەن. خۆ دوای ئاگادارکردنەوەی تیمەکانمان لە بوونی 3 جەنازای لە ماڵێکە دایکێک کە تەمەنی 50 ساڵە دوو منداڵێکیان تەمەنی 12 ساڵەوەیکیان 11 ساڵە وفاتیان کردووە. یەتە پەیمانگای پزیشکی دادی هۆکاری مردنەکەشیان نەگەڕێتەوە بۆ یەکەم ئۆکسیدی کاربۆن. تەندروستی ئەوەی کە لە ڕەبتی بە تەندروستی سلێمانی هەبێت تەنها راپۆرتی پەیمانگای پزیشکی دادیە ئەوەی تر ئەگەر پێویست بە لیژنە بکە حاکم بڕیارەدا ئاخۆ پێویستی بە لیژنەی لێکۆڵینەوەی یاخودنا بەڵام وەکو تەندروستی ئیش ئێمە تەنها گواستنەوەی جەنازەکانە بە پەیمانگای پزیشکی دادی و لەوێش راپۆرتی نهایی لەلایەن پزیشکانی تایبەتەوە ئەدرێتە دادوەری بەڕێز دادوەرە ئەو کاتە بڕیارەدا پێویستی بە لیژنەی ترە بە یاخودنا. پزیشکێکی پسپۆری ژەهرزانی دەڵێت ئەو ڕووداوانە لە کاتێکدا ڕوودەدەن کە کەسەکان ئەگەر بە ئاگا بن و لە خەودا نەبن تووشی سەر ئێشە و گێژبوون دەبن و لە پەل و پۆ دەکەون بەڵام کەسەکە لە خەودا بێت گیان لە دەست دەدات بێ ئەوەی هەستی پێ بکات. ئەم غازە دروستە بێت لە ئەنجامی ئەوە غازی یەکە ئۆکسیدی کاربۆنە ئەو ڕێژەیە کە کەسێک بەری ئەکەوێ کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە نیشانەکانی چۆنە بێ لەسەری هەر لە سەرەتاوە کە ڕێژەیەکی مەسەرەن لە دەبەرە و سەرترەوە ئیتر مەترسی بۆ سەر ژیانی خەڵکە کەسەکە وەکو لە ڕووی تەندروستی و دروستە بێت تاوەکۆگەیتە ڕێژەی لە 150 بەرەوسەر ئەمەیتر مەترسی حقیقی لەسەر ژیانی دروستە بێ بەنسبەت وەکو ئەوەی سەرەتایی کە بەرکەوتەی هەبێت لەگەڵ کەسێکە ئەگەر ڕێژەکەی لە 15 زیاتر چووە سەرەوە ئەو گازە کەسەکە هەست بە سەر ئێشەیەکەکە هەست بە دڵتێکەڵاتنیەکەکە هەروەها بێتاقەتێکی تیا ڕوەیە چونکە خۆی لە ڕاستیە ئەم گازەیەکێکە لەو گازانەی کە ژەهراویە و نەڕەنگی هەیە نەبۆنیشی هەیە بەڵام بەخۆی ئەو نیشانانەوە کە تیا دەرەکەوێت کەسی بەرامبەر هەستی پێیەکە و تاوەکو ڕێژەکەی زیاتر بێت کەسەکە زیاتر لەو شوێنە بە تایبەتی لە شوێنە داخراوەکانە بمێنێتەوە بەرکەوتەی زیاتر بێت ئەگەری مەترسی لەسەر ژیانی ئەبێت. لەم ساڵدا لە هەرێمی کوردستان زیاد لە 4 حاڵەتی گیان لەدەستدان بەهۆی سۆپای غازەوە هەبووە و شارەزانی تەندروستیش هۆشداری دەدەن لە بوونی داگیرساندنی سۆپا لە کاتی خەودا و مەترسی ڕوودانی کارەساتی وهای لێ دەکەوێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.